ساڵانێکە بەدەم ئێش و ئازاری گورچیلەکانیەوە دەناڵێنێ. هەفتەی دووجاریش سەدان کیلۆمەتر دەبڕێت بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی. نیگەرانی حەبیبە و هاوتا نەخۆشەکانی نەبوونی سەنتەرێکی تایبەتە بە شوشتنەوەی گورچیلە لە قەزای کۆیە. جیازشتم بۆ دانراوە لە پارەوە دانراوە بەتەما بوو هەر بۆم بکە بۆی نەکردم تا نەخۆش کەوتم فەودی نەخۆش کەوتم وەڵا هاویشتمە بەرغەسل لە سلێمانی وەڵا دوو غەسل سێ غەسلی لە سلێمانی بۆ کردم و دوایی کوتی بڕۆوە بڕۆ بۆ ڕانێ کتابی بۆ کردم بۆ ڕانێ ئێرانش بە خۆ دەزانی مەسە و گرانە ئەمش چم نییە پیرێژنێکم بە تاقی تەنهام با دەمەوێت داواکاریم ئەوەیە سەنتەرێک لێرە بکرێتەوە ئەومان دوور بوونەمان پێ نەبڕێ بۆ ڕانێ. بەمەبەستی گەیاندنی داواکاری نەخۆش و هاوڵاتیان سەردانی بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆیەمان کرد و گرفت و ئاستەنگەکانی کردنەوەی سەنتەرەکەی خستە ڕوو. سەنتەری شوشتنەوەی گورچیلە زۆر لە مێژەتەوە بووە وەکو باڵەخانە و هەندێک ئامێریشی هاتووە. ئەوە کاتی خۆی حکوومەتی عێراقی لەگەڵ کۆمپانیایەکی ئوردونی کە پێی دەڵێن ئەدوڕە ئەوەی ئێمە کۆیە و شەقلاوە تەواو نەکرا ئەوەی کۆی باڵەخانەکەی تەواو بۆ ئەوەی شەقلاوە باڵەخانەکەشی تەواو نەبوو. ئێمە هەندێک ئامێرمان بۆ هاتووە و چەند جاریش ئێمە لەگەڵ یان دانیشتوین لە کاتی دکتۆر ڕێکەوتیش کە وەزیر بوو لەگەڵ پارێزگا چەند جار داوامان کردووە کە نووسراومان بۆ کردوون بەڵام هیچ چارەسەرێکی نییە لەبەر ئەوەی گرێبەستەکە لەگەڵ حکوومەتی عێراقیە. ئێستا حکوومەتی عێراقی سکاڵای لەو کۆمپانیایە کردبووە وەفدێکی حکوومەتی عێراقی مانجی داهاتن بۆ ئێرە گوتیان ئێمە سکاڵامان تۆمار کردووە لەسەر ئەو کۆمپانیایە و مانجی یەک و دوو دێین دەست بەکار دەکەن لەگەڵ کۆمپانیایەکی تر. بەپێی ئامارێکی نافەرمی لە سنووری قەزای کۆیە زیاتر لە 25 نەخۆش هەن کە گورچیلەکانیان سست بوون و هەفتانە زیاتر لە 2 ڕۆژ پێویستیان بە شوشتنەوەی دەستکرد هەیە. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.